بله سپاس هندرن ئێمە لە ستودیۆی کراوەی کوردستان 24 شەشەمین ئیڤنتی تدکس نیشتیمان لە شاری هەولێر بەرەوە دەچێت بە سپۆنسەری میدیای کوردستان 24 کەمێک بەر لە ئێستا سەرۆکی حکوومەت بەڕێز مەسرور بارزانی بەشداری لە ئیڤنتەکە کرد سرپرایزێکیشیان بۆی کردبوو ئەوە هەروەها لە وتێکدا دڵخۆشی خۆی دەربڕی بەوەی کە ژمارە گەنجی داهێنەر لە کوردستان هەوڵەدەن بتوانن هەنگاوەکانیان بۆ بەرەو پێشبردننی کوردستان بچەوتر بکەن وە کۆمەڵێک کەس هەیە لێرە کا بەشداریان لەم ئیڤنتەدا کردووە با قسەکانی خۆیان بە لینکی ئەزمموی خۆیان و گواستنەوەی ئەو تەجروبەیە کە هەیەە لە کارەکانی خۆیان ئەیانەبێت گەنجی داهێنەر و خاوەن ئەزممون لە کوردستان بەرهەم بهێنن ئیڤنتەکە ئێستا هەر بەردەوام من لێرەین میوانێکی بەڕێزم لەگەڵ بەڕێزیان زیاتر قسە دەکەم سەبارەت بە بەشداریکردنیان لە شەشەمین ئیڤنتی تدکس نیشتیمان بەڕێز دکتۆر ئازاد نەجار کە داهێنەری دڵی دەستکردەوە ئەزممونێکی باشی لە بواری پزیشکی هەیە ئەو لێرە ئەزمموی خۆی بۆ گەنجان دەخاتەوە و دکتۆر ئازاد زۆر بەخێر بێت جەناب تکێکی لەو کەسانەی کە لێرە قسە دەکەی لە ئیڤنتی تدکس نیشتیمان ئەمێ بزانم کە ئەو ئەزممونەی کە ئێوە لێرە لەگەڵ بەشداروان باسی دەکەن چییە و چی بە گەنجان دەبەخشێت تایتل تشتی باس کرد ناوێ nothing is impossible بێت نامەکی بگەینە گەنجا ناتوانێت بکرد هەموو تش مرتوان بکرد هەکە مرۆڤی ئیرادە هەبێت بزانێت چاوا تشتە دروست دەکرد ئەوە نامە من ئەبروکە بۆ گەنجێت مەل کوردستانی و گەنجێت هەمی گەنجێت عالەمێ نینە تشتێک مرۆڤ ناتوانێت بکرد وەختی مرۆڤ بریاردا دەکرد باشە ئێوە داهێنانێکتان کردووە کە زۆر زەحمەتە داهێنانی دڵی دەستکرد بۆ مرۆڤ و بڕیارەکە تاقیب بکرێتەوە و لە بواری نێودەوڵەتیشدا ئەم داهێنانی ئێوە دانی پێدانراوە چۆن گەیشتم قۆناغا وەمە بۆ کوردستان چەندە گرنگە تەمان ڕێکێکی زۆر دیر و درێژە ئەوە 25 ساڵە لەگەل ئەو پرۆژێکتە کارت کەم و تشتێ مپاڵت دێت بۆ چێکردن ئەو دلە ئەو نەساخێت پێویستی ئەو دلەنە ما نێزیکی 5-6 ملیۆن نەساخە هەنە 5 ئەوێت عجزا دلی هەین 5 سەدێشوانە خلال 5 ساڵات مرن ئستا ئەبرو چێ بوانا وەختی گەهنە مەرحەلێت متەقەدم نەساخی ئاخۆ چ تشتین هاریوان بکرد بەس دلەکیش مرۆڤێکێ بوان بۆ سینگێت وانە پێش دلێتوان بە بگۆڕن ئەوە زۆر کەمن ژمارەوانە 7-8 هەمی عالەمێ بجا چێکردنا دلێک وەستا دی ژیانێ دێتە gelek نەساخە ئەوە تشتێ پاڵدانا مپاڵە دێتن بۆ وی کاری ئەو هێن 10 ساڵە نهالێت ئەس بواستم دا بشم تشتێکی بوان نەساخە بکەم ژیانەوانە پارێزم حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پێشوازی لە داهێنانەکە ئێوە کردووە و گەنجانێکی زۆریش چاوەڕێن بتوانن لە هەر بوارێکدا کە ئەتوانن داهێنانی لەو شێوەیە بکەن حکوومەت تا چەندە پاڵپشتە بۆ گەنجان و هەنگاوەکانی داهاتووی گەنجان چی دەبن حکوومەتە کوردستانی طبعا سەرۆکی حکوومەتە کوردستانی بەڕێز کاک مەسرور بارزانی زۆر باڵپشتە بۆ بهێنن بهێنین و گەنجێت کوردستانی بوارێ مجالێ داهێنەریە داد مجالێ چێکردنا شەریکادا پێش بکەون ji ber hindê me muesseseyê deyna di Kurdistanê ev salonî ve tir salonî ve karet kîn li ser gel ew muessese navê we muessese Kurdistan Innovation Institute da bihêlîn dahînerê Kurd mubtekerê Kurd bên hizra bînin û em harî wan bikin hizrê wana bikîne muntej bikîne şerîke da bihêlîn xelkê me gencêt me kar bikin û em bibînin wan welatê em bişên tişta bû welatê dîjî virêkî بەڵێ ڕێکخستنی ئەم جۆرە ئیڤنتانە لە کوردستان ئەوە بەشداری بەرپرسانی باڵای حکوومەت وەکو سەرۆکی حکوومەتکە لێرەدا ئاماژەی بە داهێنانەکانی گەنجان و پاڵپشتی بەهێزی حکوومەت کرد بۆ گەنجان چەندە گرنگە ئایا ئەم هەنگاوانە ئەتوان بمانگەین نەکوێ زۆر مهمە و جەنابێ مەسرور بەرزانی زۆر تاکید لەسەر ئەو مەسەلە دەکرد زۆر جی پاڵپشتە بۆ گەنجێت کوردستانی ئەوە تشتێکی زۆر مهمە چونکو هەکەر حکومەت پروگرامێت حکومەتێدا نەبێت ئەف تشتانێ سوبە ئەف ئیمکانیەتە نابێت ئەم بێلین کار و گەنجێت مە بشێن شەریکا دەینن بشێن ابتکاراتە دروستکەن ئەف تشتێ بەشداریە حکومەتێت مەجالی ئینۆڤیشن دا تشتێکی زۆر ئەساسیە چونکو ئینۆڤیشن سەر سێ پیات ڕاوەت ئەستێت پیاکی مهم ئەو بەشداریە حکومەتێ پیا دوێ یا ئینۆڤیشن یا داهێنەری سەر ڕاوەستن زانکۆنە یا سیە
برايفت سيكتور مجال انفستر وانا او سيبيا اساسينا دامبيلي سيستمكي انوفيشن سيستمكي داينري وابتكارات الكورسانه بدنا الدنيا بجوز زور مهمه بجداريه حكمه او بروسيس باشە ئێوە 25 ساڵ کارتان لەسەر پرۆژەکەتان کرد بۆی کە بتوانن بەم ئاستە بگەن بە کوردستان شانازی بە دەستکەوت و داهێنانەکانی ئێوە بکات چ پەیامێکتان بۆ گەنجان هەیە بە تایبەتی کە ئێستا کەمێکی دیکە قسە لەبارەی هەوڵەکانی خۆتان و هەنگاوەکانتان دەکەن ئەتانوێت چی بۆ گەنجانە بڵێن تشتي بو گنجا يعني او تشيكرناو دلا طبعا تشتكي زور زحمت بي زور قرص بي واز ككسك توانتن خلال مشتا ولاتك دي ولاتك غريب الويري بروسيسك دست بكتن دماهي كاي ببتا دلكي دزگر بو هاري خلقي بكتن بيت ناس او نامه بهين ما خلقي هر كسك ما تشيتن هر تشتكي بكتن بفيد بكتن بيج او تشتهيني مدبيتن حمي كردت ما حمي جنجت ما بجداري او بروسيسي هزر كرن باشتر و باشتر بەڵێ زۆر سپاس نەجار لەگەڵمان بووی لە دەکراوی کوردستان 24 و سپاس بۆ بەڕێزت بەڵێ هەندرێن ئێڤنتەکە هەر بەردەوامە ژمارەیەک گەنج لێرە خۆیانیان ئامادە کردووە کە باس لە زمینەکانی خۆیان بکەن کوردستان 24 سپۆنسەری میدیایی ئێڤنتەکەی کردووە کە شەشەمین ئێڤنتی تێدەکس نیشتیمانە ئێمەش لێرە لایەنە گرنگەکانی ئێڤنتەکەتان بۆ دەگوازینەوە و ئیتر لەگەڵمان بەردەوام